ئاشە تاقانەکەی گوندی سەرگەتی هەورامانە. ئاشەوانیش سەرقاڵی کارپێکردنی ئاشەکەیە بۆ دەستپێکردنی پرۆسەی باردکردنی گەنم لە ڕێگای ئاشە بەردینەکەوە. هەردوای گەشتنی گەنم بۆ نێوە ئاشەکە ئەو کات ئاشەوان بارە گەنم لە نێو دۆڵیانەکە دەکات. ئەوسا لە ڕێگای چەقچەقەوە گەنمەکە دەڕژێتە نێو بەرداشی ئاشەکە. دوای هاڕینی گەنم ئاردێکی بەڕشت ڕادستی خاوەنبار دەکرێتەوە. ئەم ئاشە وزەی کارپێکردنی تەنها لە ڕێگەی ئاوە دەبێت. تاقەعاشی ئاوی ئێستای هەورامانیشە. ئامانج لە زیندووکردنەوە و بەگەڕخستنەوەی لەلایەن حاجی تاهیری سەرگەتەوە تەنها پاراستنی کەلەپور و کللتوری ناوچەی هەورامانە. ئەم جیلەی تازە ئێستا پێئەگا بڵێن ئاشی بەردینیان نەدیوە، وەکو زیندووکردنەوەی کەلتورێک و وەکو ناساندنی بەم جیلە تازەی ئەمڕۆ. ئەم ئاشەی لەسەر شێوازی کۆن دروست کردەوە، بڵێن ئاشەکەش وزەکەی لە ئاوە وەرەگرێ کە ئاوەکەیان هەڵکرد، ئاوەکە لە ناوی ئاساوەکەوە یەتە خوارەوە کە هاتە خوارەوە ئەکێشێ بە پەروانەکانە، پەروانەکان ئەسوڕێتەوە، وزەیەک دروست ئەکا، وزەکە بڵێن ئاشەکە ئیش پێ ئەکات و گەنمەکە ئەهاڕێ. زەینەدین ساحێب دەڵێت بەگەڕخستنەوەی ئامێرە کەلەپورە کوردیەکان گرنگە بۆ ناساندنی ناسنامەی گەل. پێویستە کاری زیاتر لەسەر زیندووکردنەوەیان بکرێت. جێگەی سەرنجی بڵێن گەشتیارانە، زۆرجار گەشتیاران یەن بۆ بینین و بۆ شێوازی هاڕینی گەنم کە جاران چۆن عەزیەتان کێشاوە و هاڕیویانە چۆن ئیش ئەکات. ئێستا خەریکە وای لێیە زۆربەی ئەو شتە کەلتوریانەی کە لە کۆنا هەبووە بەرەو نەمان ئەڕۆن. باشتر وایە ئەو کەلتورانە کە لە ناوچەکە یا لە شوێنێکی هەبووە زیینوو بکرێتەوە. جاران تەنها لە گوندی سەرگەتی هەورامان دوو ئاشی ئاو هەبوو. تا کۆتایی هەفتاکان ئەم ئاشەیان کاری پێکراوە. بەڵام ئێستا تەنها ئەم ئاشەیە لە هەورامان ماوەتەوە توانای کارکردنی هەبێت. ئامانج لە بەگەڕخستنەوەشی زیندووکردنەوە و بە بیرهێنانەوەی ئەو ئامێرە کللتوریانەیە کە لە مێژوودا خزمەتێکیان بە مرۆڤایەتی لە هەورامان کردووە. سەڵاح جەمیل، کورسات نیوز، گوندی سەرگەت لە هەورامان.